خۆشەویستان و ئەزیزان لە بەرنمێکی دیکەی ڕۆژ لە بەرنمەیەکی ڕۆژ لە بابەتی ڕۆژ کە بابەتێکی نوێدەمە یاخود بابەتێکی مۆدێرنە ئێمە هەمیشە پەیوەست بووین بەو شتەویکەنایی زمانی جستێ بەڵام کەمتر ئەکادمی و زانستیانە قسەمان لەسەر ئەم بابەتە کردو کە ناوی زمانی جستێ یاخود کەمتر پسپۆرمان هەبووە لەنیا جەمال وەکو شارەزار لە زمانی جستە لە هەمان کاتا ماستەر لە زمانی جستە ئەم بابەتە تاوتویەکەین بەخراتی لە خام بکەم خێراتی لەنیا جەمال ماستەر لە زمانی جستە زۆر دووبارە بەڵام جەوهەری بپرس لە نیاخان گرنگی زمانی جستە چییە و ئێمە بۆ ئەبێ بیزانین لەبەرەوەی بەڕاستی زمانی جستان گفتوگۆی هەستەکانە بە بێ بەکارهێنانی و شەواتە ئێمە بێ ئەوەی زمانی ئاخافتن و شەو ڕستە بەکاربێنین ڕەنگە بەشێکی زۆر لە پەیامەکانمان یاخۆت مەسجەکانمان کە هەمانە ناوەکی یا خۆڕۆحی بگەێنین بە کەسانی بەرامبەر لەم حاڵەتەشە بەپی تیۆرەکانی کە لە بەردەستمان و بەتایبەت ئەو تیۆرەی دکتۆر ئەلبەر بیهرابیان کە ئەڵێت زیاتر لە سایە 55 دەربڕینەکانی ئینسان لە ڕێگەی زمانی جستەوەیەتی سایە 38 تۆنی دڵنیەتی تەنها سایە 7 وشە و ڕستەکانێتی کە ئەمە پێمانەڵێ زمانی جستە گرنگە و پێویستە چەندێک گرنگی بۆ ئەین خۆمان چۆن پیشارین لە چاوی کەسانی بەرامبەرە لە هەمان کاتیشا ئەو توانای لە خۆمانە دروستکەین کە چۆن خەڵکی بخوێنینەوەنێ بۆی پەیوەندێکی سەیف و سەلامەتمان هەبێت پەیوەندی زمانی جستە و کولتورەکان کولتور بە معنای ڕۆشنبیری چۆن زمانی جستەی من فەرقەکە لەگەڵ زمانی جستی کەسێکی بیانی ئێمە چۆن ئەمە لێک جاکەینەوە کە کاتێک ترامپ بە نوع تعاملەکە ئێمە طبیعی نایبینین بەڵام بۆ خودی ئەمریکەکان طبیعیە و تا ڕادەیەکیش زمانی جستی یەکلاکردنەوەی هاوکێشە کۆمەڵایەتی و سیاسی و زۆر پەیوەندی شخصەکانیشە زاتەکانە دروستە خۆی بەپێی زانست زمانی جستە یاخود دەربڕینی هەستەکانی ئینسان هەر هەستەکە کە هەیەی لە ڕێگەی زمانی جستەوە ستانداردە وەکو یەکە بەڵام ئێمە لە ئەتەکێتە و هەندێک جار سیاسەکان لە پرۆتۆکۆلە جیازیمان هەیە و ئەتوانم بڵێم لە گروپێک بۆ گروپێکی تر یاخود لە وڵاتێک بۆ وڵاتێکی تر لە هەندێک هێما و ڕەمز و ئیشارەتیشە جیازیمان هەیە لە تعبیرکردنمان لە ئەو هەستانەی کە هەمانە زمانی جستەی ئێمە تقریبا ئەکرێکەمە بە واژ وەریگرین کە فیتریە ینی خۆکردن لە ناومانە بەڵێ ینی ئینسانەکان ئەناسینەوە بە زمانی جستە زۆر جار لە تاریکیەکە کەسێک هاوڕێگە بینین یاخود کەسێکی نزیکمانە بینین بەڕەوت و بە نوعی جۆڵانەکەی ئێمە ئەیناسینەوە زۆر دروستە بەشێکی زۆری زمانی جستە یان ئەتوان بڵێم زمانی جستە خۆی هەمووی سروشتی دەری ئەوڕێت بەڵام خوێندنەوەکەی بەشێکی حەسب ئەو زانیاری و خێبرانی خۆمان و ئەزمموی خۆمانە لەگەڵ کەسانی بەرامبەرە بەشێکیشی فێربوون و خوێندنەوەی کۆدەکانە کە ئەم کۆدە یعنی چی لە ڕووی زانستیانە چەند جاڕوویەوە لە ماڵەوە میوانمان هەبووە دایکمان کەسێکمان بە ئیشارەت بینیم بڕۆ چایەکە بێنە بڕۆ میوەکە بێنە ئەنی هەندێک ئیشارەتمان هەیە کە خۆمان لە دوورەوە لە ڕێگەی زمانی جستەی کەسەکانی دەور و بەرمانەوە پێی ئاشناین و ئەیخوێنینەوە بە هەڵام هەندێکی ترمان هەیە کە غامز و شاراوەیە ئێستا زانست چۆنڵی ژێرنووسی کردووە یان تعبیری بۆ داناوە کە ئەمە واتە بارێکی قەلەقی ئەو ئینسانە واتە بارێکی ترساوی ئەو ئینسانە واتە بارێکی لاوازی ئەو ئینسانە کە لەم هەستایە لاوازە لەم مووقیفایە لاوازە و هەست بە لاوازیەکە کەواتە بەشێکی لە ڕێگەی خوێندن و خوێندنەوە و خول و ڕاهێنان و کۆدەکان ناسینەوەیان فێری ئەبین و بەشێکیان خۆمان سروشتی ئەیزانین لە دوورگەیەکی هەرە تەریک تا شوێنێکی هەرە مۆدێرن تعاملی ئینسانەکان لە زمانی جستە هاوبەشە وەکو یەکە ئەتوانم بڵێم لە دەربڕینی هەستەکانمانە هەمومان بە یەک شێواز هەستەکانمان دەڕبڕین بەتایبەت لە مایکرۆ ئەکسپرێشنە ئەو جوڵە گەردیلەی و بچووک و وردانی کە لە ناوچەی دەموچاو و سەری ئێمە ڕوئەت هەمومان وەکو یەکین پاڵپشتیش بۆم قسانم لە کۆڵینەکەی دەکتەر پاوڵ ئێکمانە کە لەسەر 30,000 دەموچاو کردوێتی بەشێکیان لەسەر ئەو هۆز و قەبیلانە کردی کە لە ئەمەزۆن بوون هیچ بەرهەمێکی تەکنەلۆژیا نەبینی بوو من و تۆ هەر کەسێکی کار نەبینی بوو کاتێکە ڕقبە لە شتێکە
ڕیاکشن و کاردانەوەی ئێمە چۆنە بۆ ئەو شتە بە هەمان شێوە لەسەر کەسێک کە نابینایە و هەر بە زێکمانگ نابینایە و من و تۆ هەر کەسێکی تری نەبینیوە کاتێک کە تووڕابێ چۆن تووڕابێ بەڵام سێری کرد کاردانەوەی ئەو بۆ شتێک کە تووڕابێ وەکو من و تۆیە بەڵام زمانی جەستا بەپێی ئەکید بەپێی کللتور و بەپێی تەعامل و بەپێی ئاستی مۆدرنی و تعاملی ئەو وڵاتە یاخود ئەو ژینگەیە گۆڕانکاری بەسەر پێشتر ئەکەوێ بۆ لەبەری لێرە ئەتەکێتی شێتە ناو بابەتەکە کە ئەتەکێت هاتە ناو بابەتەوە ڕەنگە بن هەندێک شێت یان هەندێک تەسەڕفات یا هەندێک شێوە دانیشتن کە هەیە ئەیکەم لەبەر خاتری ئەتەکێتەکەم بێ بۆ ئەمەوێت دەوروبەر بە چاوێکی جوان یاخود بە شکڵێکی جوان من ببینن کەواتە من لێرە ئەتەکێتەکەم تێکەڵ بە زمانی جەستەکەمەکەم دەوڵەمەندتر یەکەم بەڵام ڕەنگە لە شوێنێکی دوورە دەست یاخود کە کەمتر تەرکیز لەسەر جوڵە و خوێندنەوەی ئینسانەکانە ژیان سادەترە یاخود پەیوەندیەکان سادەترە تەنها پەیوەندی خێزانیان پەیوەندی هاوڕێتی و خزمەتیە وەکو پەیوەندی کار و پەیوەندی دیبلۆماسی و پەیوەندی سیاسی نییە کە زۆر حساب لەسەر هەموو جوڵەیەک بکرێ بۆیە لەم کاتە سێرەکەیت شێوازی تەعامل و دانیشتنەکانیش نۆرماڵترە ئێمە لە ماڵەوە کە ئاسوودە دانیشین لەگەڵ ئەندامانی خێزانەکەمانە زمانی جەستەمان بە جۆرێکە بەڵام کە هینە ئۆفیس و هینە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنیەوە ڕەنگە شێوازی دانیشتمان قسەکردنمان گفتوگۆکردنمان هەتا جوڵەی دەستەکان و چاوەکانیشمان گۆڕانکاری بەسەرا بێت ئەستەکانی ئێمە کاریگەری زمانی جەستەمان ئۆتۆماتیکە نەگۆڕێت بە دڵنیایی هەستەکانی ئێمە زۆرترین کاریگەری هەیە لەسەر گۆڕینی جوڵەکانی ئێمە چونکە من ئەگەر تۆ هەر کەسێک لە ئێمە ئێستا لێرە شەرم کات یان جۆرێک لە ترس قەلەقی پێوە دیار بێ ڕەنگە بە زمانی گفتوگۆ بڵین نانا من زۆر باشم زۆر باشم بەڵام ڕەنگە ئەو ئیحساسە ناوەکەی من کە هەمە ئەو سترێسە یان ئەو فشارە دەرونی کە هەمە پێمەڵێت تۆ شەرمەکەی ئێرە شوێنێکی نامۆیە نەتوانم ڕێگری لە ئەو ئارەقکردن و سوربوونەوەم بگرم کە بەهۆی هەستە ناوەکەکانمەوە بۆم دروست بووە کەواتە بەڵێ بە دڵنیایی هەستە ناوەکەکانمان کاردانەوەی ڕاستە و خۆی هەیە لەسەر شێوازی جوڵەی جەستەمان لە گرنگی زمانی جەستە لە نیاخان بپرسم ئەم زانستە ئەگەر وەکوتر نەچوو بێتە بواری ئەکادمی و بۆ نمونە کە بەڕێستان ماستەرتان لەم بابەتە هێناوە دەمێکە مرۆڤ بە مێژوو زمانی جەستەی بەکاری هێناوە ئەمێ بگەڕێتەوە ناو ئەو بەعدا بەڵێ بە دڵنیایی ئەتوانم بڵێم زمانی جەستە لە ڕابردووە لە هەندێک لە قۆناغەکانە زۆر پێشکەوتوتر بۆ لە زمانی ئاخافتن بۆ ئەگە بینەوە سەر لای مرۆڤی سەرەتایی کە لە ئەشکەوتەکانە ژیاون ئەو کات زمانی گفتوگۆکردن و شارستە ئەوەندە پێشکەوتو نەبووە یان بە ئیشارەت قسانکرۆیان بە وێنە و ڕسم و هێمە لەسەر دیواری ماڵەکانیان ئەشکەوتەکانیان ئەو شوێنانی کەتیان نیشتەجێبوون هێمەیان کردووە ڕسمیان کردووە ڕسمی ئەو ئاژەڵە ترسناکانیان کردو کە ڕۆژانە بینیویانە یان ئەو خواردانەی کە ئەیانەوێت یا ئەو ئاگر و ڕووناکیانەی کە چاوەکانیان ئەیبینێن کەواتە لە زووە کە زمانی گفتوگۆ هێندە پێشکەوتو نەبووە زمانی جەستاتوانم بڵێم بەشێکی زیاتری زمانی دەربڕینی ئینسان و پەیوەندیەکانی ئینسانی گواستۆتەوە بۆ کەسەکانی دەوروبەری بەڵام وردە زمانی پێشکەوتن زمانی گفتوگۆکردن ئەتوان بڵێم پێشکەوتن بە خۆی و ئەبینێ لێرە ساڵانە چەندەها هەزار وشە دێتە ناو فەرهەنگی هەر وڵاتێکەوە بۆیە لێرە سێرەکەی زمانی گفتوگۆی ئێمەش ئەبێتە بەشێک لە هۆکاری دەربڕینەکانمان وەکو چۆن بۆ نمونە من ئەمێ ببمە کاراکتەرێکی سیاسی پەیوەندی نێو دەوڵەتەکانە خوێنم لە نێو ناوەندە ئەکادیمیەکانە چەندێک گرنگە بۆ منێک کە ئەمێ کەسێکی سیاسی زمانی جەستە بخوێنم یاخود منێکی میدیاکار چەندێک گرنگە خولی فێربوون هەبێ یاخود ببێتە وانەیەک یاخود بووە منە ینی ئاگدار نیم زمانی جەستە ئەتوانم بڵێم بۆ هەموو ئینسانێک بەبێ جیازی گرنگە حکمی لە 150 پێنجی دەربڕینەکانی ئێمە زمانی جەستێس بۆیە زۆر گرنگە کە هەموو ئینسانێکی سادەش گرنگی بە زمانی جەستەی خۆی بە لە پەیوەندی خێزانەکانی و لە پەیوەندی ئیشوکاری و دواتر بۆ پەیوەندی سیاسی و لەسەر ئاستی دەوڵەت چۆن ئەو ناوەندە خوێندانی کە تۆ باست کرد من ئەگە ببم بە میدیاکار پێویستە زمانی جەستە بخوێنم بەتایبەت میدیای تەلەڤیزیۆنی کە تۆ زمانی جەستەشت ئەچێتە لای خەڵکی بەڵام لە ڕادیۆ بەستۆنی دڵنگ و شەکان دەچێتە لای خەڵکی بۆیە زۆر گرنگە بۆ میدیای تەلەڤیزیۆنی کە ئەکید بێژەرەکان پامنێرەکان ئەو کەسانی لە بەردەمی کامێران زمانی جەستە بخوێن و ڕاهێنانیان پێ بکرێ لەسەر زمانی جەستە یاخود هەروانەیەکی تایبەتیان هەبێ بە زمانی جەستە و هەروە بۆ سیاسیەکانمان کە زۆر گرنگە تۆ بەوە ئەچیتە دەرەوە
پێشوازیت لێکرێ لەسەر ئاستی وڵات یا لەسەر ئاستی نەتەوە یا لەسەر ئاستی پارتێکی سیاسی زۆر گرنگە کە تۆ شارەزا بە هەموو بوارەکانی زمانی جەستە ئەتەکێت پرۆتۆکۆلی سیاسی بێت بۆی تووشی هەڵە نەبێت بۆی تووشی کەم و کورتی نەبی بۆی هێزێکی لاواز لە خۆت و لەو پارتە یاخو لەو حیزب یاخو لەو وڵاتی کە خۆت هەیت پیشانینێ بە پێچەوانەوە یعنی کۆمەڵێک وەفدی بیانی دێتە هەرێمی کوردستان چۆن پێشوازی لێ بکەیت چۆن هەڵەی پرۆتۆکۆلیمان نەبێت چۆن هەڵەی ئەتەکێت و زمانی جەستە و شێوازی دانیشتن و شێوازی پێشوازی وەرنەبێت کە ئێمە بەڕاستی ئەتوانم بڵێم ئەو خەلەلانەمان هەبوو بەرچاو ئێستاش زۆر جار لە سۆشیال میدیای بینین کە چۆن فڵان کەس پێشوازی لێکرا چۆن پێشوازی لێ نەکراوە بە شێوەیەک لە شێوەکان بزنس زۆر گرنگە کە زمانی جەستی تیا بخوێنرێ بۆ لە بواری فرۆشتنە زیادکردنی فرۆشتن ئەو کەسانی کاری مندوبیەکەن ئەو کەسانی کاری فرۆشیاریەکەن زۆر بۆیان گرنگە کەم هوەری قەناعەت پێکردنیان هەبێ بۆ کەسی بەرامبەر هوەری قەناعەت پێکردنەکەش بەشێکی لە زمانی جەستەی تۆیە کە چۆن سیقەلای خەڵک دروستەکەی ئەم ئەوەی من باشترە لە ئەوەی کە ئێوە هەتانە کە کۆمپانیاکەی ئێوە هێدی بۆ کڕیار ئەبێ ئەمە بکڕێ بەڵام شتێکی تر نەکڕێ زمانی جەستەی ئەو ئایتمە کە لەبەر دەستمانە ئەو پاکێجی کە پێی پێچراوەتەوە ئەو فۆنتێک کە پێی نووسرا ئەو لۆگۆی کە لە سەرەتی ئەو ڕنگانی کە تایە بەکارهاتەوە هەموو ئەمانە ئەتوانم بڵێم گرنگی خۆیانیان هەیە لە بواری بزنسدا کاتە زمانی جەستە بۆ هەمومان گرنگە بۆ فۆتۆگرافەرێک گرنگە زۆر گرنگە چۆن لەم دوایە بینیمان کە وێنەگرێکی یەکێک لە ئەو سەرکردانی عراق یعنی چۆن لە ڕێگەی وێنەکانەوە ڕێگەی وێنەکانەوە کردێ کەسێکی کارێزما کردی بە کەسێکی کارێزما وە زۆر دیوێکی جوان و پۆزیتیفی لە ئەو پیشانە بۆ جیهان وە دوایش بۆ خەڵکی وڵاتەکەی خۆی بۆ لەبەرەوەی فۆتۆگرافەر دوو هێزی هەیە یەکێکیان ئەوەیە کە زۆنێکی کۆمفۆرتەبڵ و ئیسراحەت بۆ بەرامبەرەکەی دروستکە بۆی بەرامبەر ینی بە شێوازێکی زۆر نۆرمال خۆی بێ لە بەردەم ئەوە کە وێنەی ئەگرچکە من لە یەکێک لە دەورەکانمە خوێندومە کە ئەڵێ کامێرا و چاوی کامێرا و زوومی کامێرا وەکو دەمانچەیەک وایە بەدەستی فۆتۆگرافەرە وەکو وایە کە نیشانەت لێگرێتەوە یا ئەوە تا وێنێکی زۆر ناشرینت لێگرێ و حاڵەتێکی زۆر ئیسعاج و نائیسراحەت بۆ تۆ دروست دەکات یان ئەوە تا زۆر هادیئ دەکاتەوە زۆر بە شیرینی زۆر بە جەوێکی وات بۆ دروست دەکات کە تۆ جوانترین وێنە لە تۆ وەرەگرێ یعنی ئەو ئەحساسەتێت کە ئەم کەسە زۆر پرۆفشناڵە و جوانترین وێنە لە تۆ وەرەگرێ و لە هەمان کاتیشە هێزێکی تریشی هەیە چۆن ئەو لەقتانە وەرەگرێ و چ لەقتەیەک وەرەگرێ بزەبن لە کوێ وەری ئەگرێ کە بە خۆی تەکنیکی و ئەوان ڕەنگە خۆیان ئیشەکەی خۆیان باشتر بزانن بەڵام وەکو لایەنی زمانی جەستە یعنی بەڕاستی حسابکەن دەمانچەیەکتان پێ یا ئەوە تا گوڵەگرنە بەرامبەر یان ئەوە تا گولەگرنە بەرامبەر بۆی کە زۆرێکی ئیسراحەت بۆ کەسێک دروستن هەتا ئەوانەی کە بەڕاستی ڕسمی بووکوزا و شتەگرن یعنی زۆر بۆیان گرنگە کە بزانن زۆرێکی ئیسراحەت بۆ ئەوان دروستکەن بۆ ئەوەی ڕسمێکی چۆنەڵی زۆر ئارام و هێمن و جەوێکی ئارام بن بە ئەوان نەک جەوێکە ئەوان خۆیان بێزار ببن خۆیان تۆڕە بن حەسکەن زوو پرۆسەکە کۆتایی بێت و وێنەگرتنەکە کۆتایی بێت من ڕزمێ بۆ زانستەکەتان و بەتایبەتی بەڕستان یەکەم خانمن لە کوردستانە ماستەرتان هێنابێت یەکەم کوردم کە زمانی جەستەم هێنا وەرگرتووە بە شێوەی خوێندنی ئەکادیمی و بڕوانامەی ماستەرم هەیە لە زمانی جەستە خەڵکی ترمان هەیە خوێندنەوەی هەیە بۆ زمانی جەستە واتە مطابعە شت ئەخوێنێتەوە یان بابەت وەرەگێڕێ لەسەر زمانی جەستە بەڵام ئەوەی کە بە ئەکادیمی خوێندبێتی منم لەبەرەوەی لە ئێستا لێرە خوێندنێکمان نییە بە ناوی زمانی جەستەوە یان هەتا لە زۆربەی وڵاتە دراوسەکانیشمان خوێندنێکمان نییە وەکو بەشێکی دیاریکراوە لەسەر زمانی جەستە منیش بۆیە بە گرنگیەوە لە ناوەندە ئەکادیمیەکان لە ناوەندە سیاسەکان لە ناوەندە میدیایەکان هەتا ڕاوێژکار و ئەمنیەت و ئاسایش و تحقیق و ئەمانە هەمووی زمانی جەستە و خوێندنەوە بۆی گرنگە ئەو کەسانی کە ئەبنە پیاوی ئەمنی ئەو زانستە بێ فێر بن یاخود زۆر دروستە و زۆر زەڕورە کە ئەبێت لێکۆڵەری تاوان زمانی جەستە بزانێت و ئەو کەسێک کە تاوانێک یان تۆمەتبارە بە تاوانێک زۆر پێویستە بتوانانی خوێندنەوە بۆ جوڵەی جەستەی ئەو بکەی لەبەرەوەی ئەو کەسە ڕەنگە بە زمانی قسەکردن لەبەری لەژێر کۆنتترۆڵی خۆی و هەستەکانیەتی چەند جار چیرۆکی تاوانەکەی بگۆڕێت یان گۆڕانکاری بەسەر کارکتەرەکان نابێنێت بەڵام لێکۆڵەری شارەزە ئەبێ ئەوەندەی کە تەرکی زەکاتە سەر جوڵەی جەستەی ئەو لە کاتی پرسیارەکانە بزانێت ئەو کەسە بە چ پرسیارێک هەستیا و لەکوێ خۆی ئەدزێتەوە و لەکوێ مەسەلەن هەناسە و
نەبەراتی سەوتی گۆڕانکاری بەسەراهێت جوڵەی چاوەکانی گۆڕانکاری بەسەراهێت هەموو ئەمانە بۆ ئەو گرنگە کە خوێندنەوەی بۆ بکات و قەراری لەسەر بات لە ناوەندە پۆلیسیەکان وەکو چۆن دروست وەکو چۆن لە نیاخان کە دکتۆرێک کە ئەبێتە دکتۆری نەشتەرگەری لە هەمان کاتا بە زانستی سایکۆلۆژی ینی بخوێنێت لە نێوینەکە لە ناوەندە ئەکادیمیەکانە ئەمە بووەتە باس و خواست کە زمانی جەستە زانستی زمانی جەستە بڕواتە ناو منهەجەوە من زۆر بەو تمۆحەوە هاتم بۆ کوردستان کە بەڕاستی هەتا من لە ئەمریکا کە دوای ئەوەی بڕوانامەکەم هێنا ئیجازەم بۆ ئەکادیمیایەک دەرهێنا لە وڵاتی ئەمریکا بەنای ئەکادیمیای زمانی جەستە بۆ تمۆحەی کە بەڕاستی لێرە یان لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری یاخود لەگەڵ وەزارەتی پەروەردە تەنسیقێکی زۆر باشمان هەبێ کە بتوانین ئەمە لە ڕەوزەوە مناڵی پێڕابێنین خوێندکاری پێڕابێنین هەتا ئەگاتە زانکۆ من خۆم لەسەر ئاستی تاک و شەخص تام بڵێم زۆرترین خۆل و ڕاهێنانم کردوەوە هەر لە خوێندنگەی سەرەتایی و هەتا زانکۆکان و چەندین زانکۆی سلێمانی و دەوروبەری و ناوچە جیاوازەکان بەڵام ئەمە کیفایەت نییە ئەگەر تۆ دەرسێکت نەبێت لە بواری پەروەردە ئەمە بکەیتە منهەجێک کە من چەندان منهەجی زۆر باشم پێەیە ئەتوانین بەڕاستی بخێنێنەوە منهەجی لانی کەم جارێ زانکۆکان یان لە سەرەتاییەوە دەست پێ بکەین کە مناڵ ئاشنا بێت بە کۆمەڵێک جوڵە بە کۆمەڵێک بەرکەوتن و تەچکردن کە ئەمانە بەڕاستی ئەگە بە جۆرێک لە جۆرەکان ئاشنا بێ پێی ڕەنگە هەم پارێزراوی بکات لەوەی کە بزانێت کێ ئەتوانێت تەچی ئەو لەمسی ئەو کات کێ ناتوانێت کەمە دواتر لە ڕووی هەراسانکردنیشەوە ئەتوانم بڵێم بەشێک لە گرفتەکانی هەراسانکردنی مناڵێک یان گەنجێک یان ئافرەتێکمان بۆ کەمە کاتەوانە چکە ئاشنایە بەوەی کات چ جوڵەیەک باشە ئەو کەسە تا چەندێک دەتوانێت بێتە زۆنی منەوە نزیک لە من بوەستێ و تا چەند ئەتوانێت دەستی بەر من بکەوێەوە چۆن ئەتوانێت تەوقەم لەگەڵ بکە ئەنی هەموو ئەمانە ئەتوانم بڵێم بە جۆرێک لە جۆرەکان زۆر گرنگە کە لە ناوەندەکانی خوێندنەوە ئەوان فێر بکەین لە نێخەلام گرنگ بوو کە بابەتەکە زیاتر لەوە ڕوژان کە من پرسیار لە ڕووی یاساییەوە بکەم ئێمە زمانی جەستە ینی سزای ئێمە بینیومانە ئاماژەکانی زمانی جەستە لە دووەلی ئەوروپی یاخود دەرەوە سزای لەسەر لە ئێمە بۆتە یاسا و ڕێسایەک کە زمانی جەستە وەکو چۆن تەوقەکردن گزارشتە لە ستایش یاخود ڕێز بە ئاماژەیەکی ترە بە سزای لەگەڵا بێت ڕاستە بەجددی من زۆر ئاشنانیم بە بڕگە یاساییەکان لەبەری کەسێکی یاسایی نیم بەڵام بە دروستی ئەتوانم بڵێم لە زۆربەی کەڵچەرەکانەوە لە زۆربەی ستانداردە جیهانیەکانە هەندێک جوڵەمان هەیە کە خوێندنەوەی جیاواز وەرەگرە بەنمونە هەر ئەم جوڵەیە لە هەنێ شوێن بەمانەی سفر هێت 0 لە هەنێ شوێن بەمانەی ئۆکەی زۆر باشە پێرفێکتە لە هەنێ وڵات بەمانەی جنێو هێت کەواتە ئەگەر ئێمە ئاشنا نەبین بە کۆدەکانی جوڵەی جەستە و خوێندنەوەیان ڕەنگە بە جۆرێک لە جۆرەکان لەو کەڵچەرە یاخود لەو وڵاتەیە بەماناجنێوەکە لێمان وەربگرن و ئەو کاتە ئەکید لەوانە سزای یاساییە بێ یا لانی کام دڵشکاندنی بەرامبەرەکانمانی هەبێت بۆیە وریایی لە بەکارهێنانی ئەو کۆدانە یاخود شارەزابوون بە ماناڕاستیەکەی ئەو کۆدە زۆر گرنگە لە بەکارهێنانەکەی یاخود زمانی جەستە هێندە وردە ئێمە سایشنەکان ئاماژەکانە بینینەوە ئەو شتەی بۆچی بەکارهێنەوە ینی ئەو علامەتە زۆر دروستە ئەمەم پێ خۆش بۆ ئەم پرسیارە چکە من ئەباتەوە بۆ لای زانیاریێک کە پێویستە هەمومان بیزانین لەسەر زمانی جەستە ئەوەیە کە خەڵکی قاموسی وەرگێڕان بۆ جوڵەکان نەکات قاموسی وەرگێڕان بریتە لەوەی کە تۆ وشەیەکت هەیە لە قاموسە 3 معنای هەیە بەڵام کاتێک کەم وشەیە خەیتە ڕستەوە ئەزانی بە کام یەکێک لەو مانایانە بەکار هاتووە جوڵەش ڕێک بە هەمان شێوە ئەبێ ئەم جوڵەیە بخەیتە ڕستەوە لەگەڵ وشەی پێشخۆی و لەگەڵ وشەی دوای خۆی یان بە واتایەکی تر لەگەڵ جوڵەی پێشخۆی و لەگەڵ جوڵەی دوای خۆی واتە تۆ ئەبێت کاتێک کە کەسێک خوێنی دەوانێت بزانی ئەو جوڵەیە لەو کاتە جوڵەیەکی پێویست بوو ینی من دەستم بەر بۆ لوتم ئایا هەڵامەتم بۆ پێویستم بوو بۆنێکی ناخۆشم بیست بوو ویان بیلفعل ویستم شتێک لە تۆ بشارمەوە زانیارێک لە تۆ بشارمەوە کەواتە ئەمە لەگەڵ جوڵەکانی پێش خۆی و دوای خۆی ئەمە پژڕاست دەکەنەوە کە کام یەکێک لەمانە بووە و لە هەمان کاتە تۆنی دڵنیشم ئەمە پژڕاست دەکاتەوە کە کام یەکێک لەمانە بووە بۆیە ئەبێ هەر کەسێک پێی بڵێ ئەو جوڵێ دەلالەتە بۆ منە لە ترسی ئەو یان لە شەرمی ئەو یان ئەتوانم بڵێم لە ناڕاستی ئەو
ئەبێت سێ جوڵەی لەو جۆرەت لێ بیری بێت دوا بە دوای یەک واتە سێ جوڵەمان هەبێت کە هەر سێ جوڵەکە تعبیر لە ترس یان لە درۆ بکەن ئەو کاتە ئەتوانی بڵێ ئەو کەسە ناڕاستی لەگەڵ مناوت نەک ئەوەی تەنها بە یەک جوڵە حکم لەسەر ئەو کەسەوەی کە ئێستا بەداخەو زۆربەی کەسەکان لە کوردستان یان لە زۆر وڵاتی تر یەکسەر مطلقی پێماڵێ ئەگەر ئەو کەسە دەستی وا لێ کردی یعنی ئەوە ئەگەر چاوی وا لێ کردی یعنی ئەوە کامە قاموسی وەرگێڕانەکەیە ئەتوانم بڵێم زانست لەگەڵ ئەمایانانیە کە بە یەک جوڵە حکم لەسەر کەسی بەرامبەر بێ ئەبێ سێ جوڵە هەبێت کە هەر سێ جوڵەکە تعبیر لە یەک ئیشارەت بکەن لەو ئینسانە. زانستی زمانی جەستە چەندێک لەگەڵ زانستە پزیشکایەتەوە بۆ نمونە دەردانی هۆرمۆن کاریگەری لەسەر بۆ نمونە لووتخۆران ئارەقە کە بە لوتایەتەوە چەندێک پێکەوە ئێوە سووتان لەوە وەرگرتووە کە زانستی زمانی جەستە یاخود ئەو کەسە بناسنەوە. ئەمە ئەتوانم بڵێم دیوە هەرە سەرەکی و زانستیەکەیە کە وا لە ئێمە کات بۆ دووسێ شت بەتەواتی زانستی پشت بۆ بەستین کە باری سایکۆلۆژی و ئینسانە چۆنە لەو کاتەیە ئەویش لە ڕێگەی و هۆرمۆن و ڕژێن و هەست و پاڵنەرە ناوەکانی کە ئەو کەسە پاڵی پێوە ئەندە یاخود فشاری خرێتە سەر کە جوڵەیەکی لەو جۆرە هەبێت چۆن ئێمە زۆر جۆر هۆرمۆنمان هەیە کە ئەڕژرێت ئیتر بەهۆی ترسەوە بێت یاخود بەهۆی قەلەقیەوە بێت بۆ نمونە هۆرمۆنی ئەندرالین بەڵێ ئەمانە بۆ نمونە لە نیاخان با من ئەمە هەر وەکو فزولیەتێک ئەمە پشڕاستکەمەوە لەوەی کە ئەمە چییە؟ زۆر جار لە مقابلەکانە بەڕاستی ئەوە بە ئێماڵێن ئەم جوڵەی ینی چی من ئێستا ویستم بڵێم چی ئەبێ ئەمە جیاکەینەوە کە بەڕاستی ئەمە وەکو خوێندنەوەی وەکوتم ئەمە کە تۆ ئەیکەی بەڕاستی من ئەگەر جوڵەکانی پێش خۆی دوای خۆی وەرنەگرم تۆنی دەنگی تۆ وەرنەگرم چوزانم جوڵەی چاو لێوەکانی تۆ وەرنەگرم لە هەمان کاتەسکانی هەموو ئەمانەکەم نازانم تۆ بەکانمانە بەکارت هێنا ئایا هەر تەنها پێویستت بەو لەوت سەڕێگە بوو یان پێویستت بەوە بوو کە چەنەڵی لە زانیاریەک ئاسوودە نەبووی کە بە منی بڵیت و دەرت بڕێ کە ڤەرکردنی ناوچەی دەم بەڵام لە ڕێگەی ئەوەی کە زۆر زەقت نەبێ یان ئاشکرا نەبێت کە تۆ کەڤەری دەمت ئەەکەی یان شاردنەوەی دەمتەکەی بە پەنجەکانت یاخۆت بەدەستت بۆیە ئەبێت ناڵم ئەکیید چەند جوڵەیەک پێش ئەو دوای ئەو وەربگرین لە هەمان کاتە بینەوە لای پرسیارەکەی پێشترت لایەنە زانستیەکە زۆر گرنگە بۆ خوێندنەوەی سایکۆلۆژێتی و ئینسانە لەو کاتەیە و خوێندنەوەی جوڵەکانی و لە بیریشمانەچێت لە ڕووی زانستی شۆ لە بینی نێر و مەیە ئەم جیاوازیە دروستەکە بۆ زمانی جەستا واتە بە پێی ڕەگەست گۆڕانکاری دروستە بێت لە خوێندنەوەی جوڵی جەستا ئافرەتان لە ناردنی سیگناڵەکانیان یان مەسجەکانیان لە ڕێگەی زمانی جەستەوە زۆر چالاکترن و لە وەرگرتنیشە بە هەمان شێوە زۆر چالاکترن لە پیاوە بۆ ئەمە مانەوە نیە من ئافرەتەکەم قسەی لەسەرەکەم ورتر شتەکان وەرەگرێ تەفاسیلی زۆرتر وەرەگرێ چۆنە ئەمە کاتێک کە ئافرەتێک ئێوە مەسجێت بەڵێ ئەمە توانای ئافرەتە کە تۆ ئافرەتێک ئەوێت لە ڕێگەی زمانی جەستەوە مەسجێک بنێرێ بۆ کەسانی بەرامبەری نزیکەی 14 بۆ 16 پارت یان بەش لە مێشکی ئەوە چالاکە بێت بۆ کردنی ئەو جوڵانە یاخود ئەو حرەکانە بەڵام کاتێک کە پیاوێک ئەوێ ئەم حرەکەی بکە یاخود ئەم جوڵەیە بکات یاخود ئەم دەربڕینەی هەبێت لە ڕێگەی زمانی جەستەوە 5 بۆ 6 پارت لە فکری یان لە بەشی وعی ئەوە چالاکە بێت بۆی بەڵێ کە ئەو حرەکەی بکات ئەمە لایەنەکە تەواو بایۆلۆژیە بۆیە هەر لەبەر ئەم نقاتەیە کە ئافرەتە حەزیان لە تەفاسیلی زیاترە و وشەی زیاتریش بەکارهێن ئەتوانن سیانزە بۆ 15 بابەتەکە زۆر جوانتر و ڕوژانجا من نازانم چۆن فریاب بکەوم لەوەی زانستی زمانی جەستە فێربیت یعنی فێری ڕێزە بیت و فێری ئەوە ئەبی بۆ نمونە ئەو تایبەتمەندیانی لە ئافرەتا هەیە وەکو پیاو تۆ بیانزانی ئەبێ ڕێزیان بگری نەک بە شتێکی ئیزعاجکەریان دانیت بزەبێت بۆ ئافرەت حەزی لە تەفاسیلی زیاترە کەواتە لەبەرەوەی چەندین پارت لە فکری ئەوە چالاکە بێ بۆی کە بە تەفاسیلتر بە وردەکاریتر هەم سەرنج بە و خوێندنەوە بکە و هەمیش دەربڕینی هەبێ و تعبیر بکات کەواتە ئەمە نابێت بە سیفاتێکی ئیزعاج وەری بگری ئەبێ بەوە وەری بگری کە ئەمە بایۆلۆژیە یعنی پیاوان حەسیان لە دەربڕینی کورت و پوختە و ئافرەدان حەزیان لە تەفاسیلی زۆرترە زۆر شارەزابوون لە زانستی زمانی جەستە ئینسانەکە فزول ناکە کۆنجکاب فزول ئینسانەکە بە جۆرێک لە جۆرەکان ئەو حەزەی لا دروستەکە کە خوێندنەوە
ورتر بکە بۆ شتەکانی دەوروبەری یاخود بۆ کەسەکانی دەوروبەری یاخود بۆ ئەو شوێنانی کە تازێ و یەکەم جار ئەچێت بۆی زۆرترین سکان کا بە چاوی خۆی واتە زۆرترین وێنە سیف کا لای خۆی زۆرترین وێنە وەربگرێ و زۆرترین خوێندنەوە بکات بەڵام ئێمە کاتێک کە فێری ئەوە بیزمانی جەستە بخوێنیتەوە بەمانای ئەوە نیە کە تۆ تەرکیز لەگەڵ لەسەر هەموو ئینسانێکەکەی چکە بەڕاستی فریان ناکەی تەنها تەرکیز لەسەر ئەوانە ئەەکەی کە بۆت گرنگن و تەرکیز لەسەر ئەوانە ئەەکەی یان ئەو مووقیفانە ئەەکەی لە شخصەکەم کە بۆت گرنگە ساردانەکانی ئەو بۆ مووقیفەکان دەستخۆش مەفهومەکەی زانستی زمانی دەسە فێری درۆمان ناکە ئەگەر زۆر شارەزا بین چۆن ئەوی تر تەفرەبین و فریوی بدین ئەتوانم بڵێم ئەتوانێت لە نمونێ لە نێو قسەکانی بەڕستانە کە ئاماژت بۆیە بۆی کڕیارێکی فرۆشیارێکی باش بێ جستێکی باش بزار ئەتوانم بڵێم بە جۆرێک لە جۆرەکان هوەری قەناعەت پێکردن لە توە ئەخاتە ئاستێکی باڵا بەڵام هێشتان ئەمە کیفایەت نییە بۆی کە تۆ بتوانیت کۆنتترۆڵی هەموو دەوروبەرەکەت بکەیت لەبەرەوەی ئەتوانیت بەشێک لە هەڵەکانی خۆت لە ڕێگەی زمانی جستەوە کۆنتترۆڵ بکەی بەشێک لە دەربڕینەکانت و بەشێک لە هەستەکانت بشاریتەوە بەڵام هێشتا ناتوانانی هەمووی بشاریتەوە بۆ لەبەری زادە ساڵەیەت ئەگەر هات و تۆ ویستت دەربڕینەکە یا هەستێکت هەبوو نەدویست بێڵێ واتە ویستە ناڕاستیەک بڵێ کە ئەمان لە دیوە تحقیقەکەشە هەر زۆر گرنگە کە تۆکەیتە کۆمەڵێک ئەەکەیتە ژێر کۆمەڵک فشارەوە یەکێکیان لەوانە فشارە ناوکیەکانی تۆیە کە وا لە تۆکە ڕاستیەکە بڵێ دروستکراوەکاڵم نا لە هەردووکیان شتێک تێکەڵەکەم و کەسی بەرامبەر قەناعەت بێنم تا تۆ ئەم هەموو سێ و دووە ئەەکەی فەرامۆشێکی کە جوڵەی جستەکانی تۆ لەو کاتایە چۆنە ئەمە یەک دوو ئەو کاتێک کە ئینسانەوێ ناڕاستیەک بڵێ و مێشکی لەگەڵ یانە یان فکری ئەو لەگەڵ ئەم ناڕاستیە فشاری خوێن بۆ یان سووڕی خوێن لە ناوچەی سەر و سنگە زیاکە و خێراەکە بەم شێوەیە هەم لێدانی دڵی زیاکە و هەم فشاری خوێنی زیاکە و سووڕی خوێنیش لە ناوچەی سەر و سنگە زیاکە بۆیە سێرەکی کەسەکە یان دڵەکوتی بۆ دروستە بێ یان پرتێک لە قسەکردنەکانیە بۆی دروستە بێت هەناسە سواریەکی بۆ دروستە بێ ویان بە جۆرێک لە جۆرەکان نیشانەکانی نەخۆشی شەکرێ لەو کەسە دروستە لێوی وشکە بێ زوزت تفقودەیە یان زوزە لێوی تاڕکاتەوە بە زمان کە هەموو ئەم نیشانانە پێمانەڵێ ئەو کەسە کە خەریکە ناڕاستیەک لەگەڵ ئێمەڵە هەندێک نیشان و ئەعرازە شارێتەوە بۆ منە جوڵێکی دەستی قفڵکراو بشارێتەوە قەلەقیەک بشارێتەوە دەستبردن بۆ ناوچەی سەر و دەم و چاو و لامل و ئەوانە بشارێتەوە بەڵام لە هەمان کاتە ئەو سووڕی خوێنە کە زۆر چالاکە بێت لە ناوچەی سەر و سنگە و ئەکات کە کۆمەڵ ئەعرازی تر لەو ئینسانە دەرکەوێت لە بابەتێکی کە تەواو ئێمە محکومین پێویش بابەتی کۆڤید 19 کێ ئیشەکە بەدڕێ لە بابەتێکی نوێکە هەمومان پێوە ئیتر گرفتار بووینەویش دەمام کە کۆڤید 19 ئێوە چەندێک زانستەکە چەندێک تووشی خەلەلەکە یاخود تووشی گرفتی ئەتوان بڵێم خوێندنەوەی ئینسان قورسترەکە بۆ کاتێک کە ناوچەی دەم و چاو یەکێکە لەو ناوچانی زۆرترین شت ئەتوانی بخوێنیتەوە لە کەسی بەرامبەر لە ڕێگەی چاوەکانی لێوەکانی گۆنای هەر جوڵێکی تێکە لە ناوچەی دەم و چاو ڕای بەڵام کاتێکە ئەو کەڤەر و ماسکی بەشێکی زۆر لە دەم و چاوی خۆیەکات ڕەنگە تۆ زۆرجار هاوڕەکانمان ناناسینەوە ئەڵێن ماسکە کۆلای من هەست دەکەم تۆ یەکێکی بەڵام نادناسمەوە بۆیە ئەتوانم بڵێم ئەوە خۆی بۆ خۆی بەشێک لە ڕێگریەکانم و هەنێ جار وەستان لە زۆنی کەسی بەرامبەرە تا چەندێک ئەتوانی لە کەسی بەرامبەرەوە نزیک بێ و تا چەندێک ئەتوانی دوور بێت واتە مەسافەی بەینتان چەند بێت لەگەڵ کەسی بەرامبەرە ڕستپەکەی کە تۆ ببینی پێویستە ئەنجامی بێت تەوقەکردنە ئەمەش هەندێک لەوانی نەهێشتووە بە جۆرەکانی تەوقەکردن یان ئینتیمای تۆ بۆ کەسی بەرامبەر یان خۆت لایەنی نزیکی و هەست و ئەحساسەکانی تۆ بۆ کەسی بەرامبەر زۆرجار لە ڕێگەی تەوقە و ئەگوازرێتەوە تەوقێکی سارد و سەڕ یاخود تەوقەیەکی گەرم هەر پەیوەست بە پرسیارەکەم بابەتی جوانکاری بە تایبەتی لە ئافرەتانە بۆ دووبارە مزانستە چەندێک ئەوەی تووشی ئەتوانم بڵێم بە تایبەت ئەو بۆتۆکس و فیلر و ئەوانەی کە ئێستا ئەکرێت لە فەیسا بە تایبەتش لە خارمانە بۆ لەبەری نەشتەرگەری ئێستا زۆر ئاسان بووە نەشتەرگەری جوانکاری لە زۆربەی ئەگەر نۆرینگەکانیش نەبێت لە سنتەرەکانی جوانکاریە ئەکرێت بۆ زێرەی زۆر کەس
بەردەستە و ئەتوانێ بەکاری بێنێ بۆیە یەکێک لە ئیشەکانی ئەو دەرزی بۆتۆکسانە کە ئەکرێت لە فەیسی خانمانە یاخود لە دەموچاوی خانمانە ئیفلێچکردنی ئەو ماسوولکانەیە کە لێرەیە کە ئیفلیجی ئەم ماسوولکانە بێت لە ڕێگەی بۆتۆکس و سێرەکەی کریژبوون و خاوبوونەوەی ماسوولکەکان لە پێکەنینە لە هەر ریاکشنێکە یا لە هەر ئیمۆشنێکە وەکو حاڵەتێکی نۆرماڵی ئینسانەکە نییە بۆیە قورسترە تۆ بتوانێت کەسێک بخوێنیتەوە کە بۆتۆکسی کردووە چونکە ئەو یەک شکل لە دەموچاوی پێدراوە یەک شکل لە گۆنای پێدراوە بزەبت لەبەر یەک شێواز فەیسی پێدراوە ڕەنگە لە نەتوانێت لە شوێنێکی کە پێویستە ڕیاکشنەکەی خۆی یاخود کاردانەکەی خۆی بۆ شێوە دەربڕێک کە ئەوێت بۆیە ئەتوانم بڵم ئەویش قورسی کرۆ بەڵام مستحیل نییە مستحیل نییە کەسێک بۆتۆکسێ بەر نەتوانانی بخێنینەوە دروست لە ڕێگەی ئەو هۆرمۆن و دەردان و خوێنبەر و ئەوانەوە دووبارە کە ئاماژەت پێ لە نیاخان زۆر لەوە زیاتر هەڵەگرێ من هەرەوە نەکاتممە زۆر سپاس خۆش بۆم هیوادارم گفتوگۆکەمان لە ئاسی چاوەڕوانی ئێوەوە بینەران بێت و دەستمەخس بێتە سەر کۆمەڵە خاڵکە پرسیار بوو بێ لای هەمووان هیوادارم بە دڵی بینەران بێت لە نیاجەمال وەکو ماستەر لە زمانی جەستە زۆر بە خێراتی زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ بەرنامەکەی ئێوە من دڵخۆش بووم لەم گفتوگۆیە بە خێراتی هەر بژیت خۆشەویستان و ئازانێەوە هەمیشە تەندروست و سەلامەت بن